ڕۆمانەیەک دیارە ڕۆمانەکە هەم خەیاڵی هەم زانستی هەم فانتازیە و لایەن گەنجێکی کوردەوە بە زمانی ئینگلیزی نووسراوەتەوە. بەڕێز عادل باقی نووسەرمان لەگەڵ و گفتوگۆکەین لەسەر کتێبەکەی بەڕێزیان کات زۆر بەخێر بێ سلااو لێبێ. سلااو ڕێزمێ بۆ هەمووتان. من ئەم کتێبم لە ماوەی 4 ساڵە تەواو کردووە. کتێبێکی خەیاڵیە وەکو The Lord of the Rings و Game of Thrones. هەروەها ئەم کتێبە باسی ئەوە باسی مێژووی خەیاڵی کوردستان دەکا کە بە ماوەی وردە ئەم چیرۆکە پیشانی ئەیە کە یەکدانە کورد کە ئەبێ بە سەرۆکی تەواوی بنیامەکان بۆ ئەوەی لەگەڵ ئەهریمەنەکان و شەیتانەکان ئاشەڕکەن. باسی خەیاڵی زانستێکین و باسی کەسێکی کارکتەرێکی کوردەکەی. چەندها کارکتەری تایە باسی کەسیتیانە لەم کارکتەرە سەرەکیەکەت کورد وانە باشە. چون بیر لەمە کردەوە کتێبێکی لەم شێوەیە بنووسیت مەخەونی مناڵی تایە خۆت کاریگەری ئەم بڵین فیلمە سینەمایە ڕۆژ ئەوانە وای کردووە کە بیر بکەیتەوە کتێبێکی لەو شێوەیە بنووسی؟ بەڵێ وەڵی هەر بە مناڵیەوە من حەزم لە ئەم چیرۆکە خەیاڵیانە کردووە و حەزم لە فیلم و زنجیرەوەمانە زۆر کردووە بە مناڵی. هەروەها وردەکە گەورە بووم زانیم کە ئەبێ منیش خۆم بتوانم شتێکی وا بکەم هەروەها لە بواری شتی خەیاڵی و منیش خۆم بەرهەمەی وەک Game of Thrones و The Lord of the Rings دروست بکەم. ئینشاءالله کە داهاتووە هیوا و ئاواتم ئەوەیە کە ببێ بە سریاڵێک یا فلیمێک لە تەواوی عالەما بڵاوە بێتەوە. زۆر باشە. من ئەگەر ئەم ڕۆمانە کە خەیاڵی زانستی بیخوێنمەوە چێژی زیاترە یاخود ئەگەر لە ڕێی فیلمێکەوە ببینم چێژی زیاتر؟ ئەم چیرۆکە بە شێوازێکیش نووسیمە کە ئێوە گەربی خوێندنەوە زمانی ئینگلیزیەکەیشتان بەقوتە بێ وردە بۆ ئەوەی کە وڵاتی خۆمان هێوا شێواش ئینگلیزیەکەیشان بەقوت بێ بۆ شێوازە نووسیمە. هەروەها گەر خۆتان بیخوێنەوە بە شێوازێکی سادە نووسیمە زۆر قورس نییە هەمووان ئەتوانن جوان لی تێ بگەن. بەڵام ئەگەر بکرێ بە فلیمیش ئەوەش هەر خۆشی شەویش زۆر باش. زۆر کاتێ ئێمە گەر بابەتێکی لەم شێوەیە ببینین بە بڵێن حەز ئەکەین کە بە زمانی کوردی بێ بۆ ئەوەی کە بەشێک لە نووسەران لە دەرهێنرانی سوودی لەوە بگرن. تۆ خۆت لەبەرەوەی بڵین زمانی ئینگلیزیەکەت باشە بە زمانی ئینگلیزی نووسیوتە ئامانجت لێ چی بوو؟ یعنی بکرێ بە زمانی کوردی وانە؟ نه مەبەستم لەوەیە کە بە زمانی ئینگلیزی نووسیوتە ئامانجت لێ چی بوو بۆچی بە زمانی ئینگلیزی؟ ئامانجەکەم ناڵێم ئەوەیە کە من بتوانم تەواوی کورد بە تەواوی دنیا بناسێنم بۆ ئەوەی کە بڵێم ئێمەش ئەتوانین وەکو ئەوان چیرۆکی خەیاڵی بنووسین ئێمەش ئەتوانین وەکو ئەوان سەرکەوتوو بین لەو بەشەیە چونکە بەڕاستی چیرۆکی خەیاڵی و کتێبی خەیاڵی لە وڵاتی خۆمانە زۆر بەکەمی هەیە و لەوانەیە ئەسا هەن نەبێ. ئەم کتێبە یەکەم کتێبێکی خەیاڵیەکە لە مێژووی کوردستان ئەنووسرێت و یەک نەفەری کورد ئەتوانێت ئەو شتە بکەن. باشە. مێژووی کوردستانی تایە هیچ؟ بەڵێ سەرەتا چیرۆکە دەست پێەکە کە چەند وڵاتێک هەن 8 وڵاتن ناتوان بن بە یەکێ یەکدانە نەفەر بە ناوی زانکۆ دێت هەمویان متحیدەکە و هەمویانەکە بە یەکێک و یەکگرتویانەکە وڵاتی کوردستان دروستەکە. هەر ئەم کەسە بەهۆی دڵی پاکی خۆیەوە بەهۆی دڵسۆزی و دڵڕەحمی خۆیەوە ئەتوانێت لە بەرامبەری شەیتانەکان و ئەهریمەنەکانی شوا بێسێ. شەیتانەکان و ئەهریمەنەکان کەسێکیان لەگەڵا کە سەرۆکەکەیان دارک ماجیک دروستەکە. دارک ماجیک بە معنای سیحری ڕەشە. بۆ ئەوەی کە بتوانانی ئەو سیحرە ڕەشەش کەس بیت و لە ناوی بەری ئەبێ کەسێ وەکو ئەو کەسە دڵڕەحم و دڵپاک و دڵسۆز بێت بۆ خەڵکەکەی و بۆ ملەتەکەی کە لایت ماجیک دروستەکە. لایت ماجیک یعنی سیحری سپی و سیحری ڕۆشنایی جادووی ڕۆشنایی. هەروەها بەهۆی ئەوە ئەبێ بە سەرۆکی تەواوی بنیامەکان لەگەڵ ئەهریمەنەکان و شەیتانەکانە شەڕەکە. زۆر جوان باسی ئەەکەیت بۆ هیوایم کە ئەو کەسانی بۆ زمانی ئینگلیزی نازانن بتوانی هەر ئەم کتێبە من پێشنیارەکەم بە زمانی کوردیش بڵاوی بکەیتەوە. خۆزگە بتوانێت ئەوەش بکەیت لەبەرەوەی زۆر چیرۆکێکی سەرنجڕاکێش و جیاوازە. کتێبەکە هەڵقوڵاوی هیچ سەرچاوەیەکی تری کتێبە یاخود هەمووی بیر و هزر و بیرکردنەوەی
فانتازی مشکی خۆتە؟ وڵای خۆم هەر بە مناڵیەوە تا ئێستا هەر سەری فیلمی فانتزی و کتێبی فانتزی و ئەم شتانم زۆر کردووە بەڵام ئەو کتێبە هەڵە یەکەم وشەیەوە تا ئاخر وشەی تەواوی مشکی خۆمە تەواوی خەیاڵاتی خۆمە کە نووسیمە بۆ نمونە زانیاری لەسەر ناوچەیەک لەسەر کەسایەتیەک لەسەر شتێک سێرچێ بۆ ئەمانە هیچی نەکردووە؟ نا سێرچم نەکردووە بەڵام ناڵم چیرۆکی کوردستانم خوێندووەوە چیرۆکی ئەسلی کوردستان کە یەکەم شای کوردستان کێ بووە ئەمانە هەر بەهۆی ئەوە خۆشم ئەو چیرۆکەم چۆن بڵێ قوتم پێدا و کردومە بە خەیاڵی تۆ زۆر کاتێک کاریگەری ئەم بابەتانە نووسەر پێویستە کات کا بۆ نمونە ساڵەکان ئاگادار بێت بۆ نمونە کەسایەتیەکان و کارکتەری کەسایەتەکان و بابەتانش زۆر جار هەیە لەگەڵ نووسینەوەی هەر ڕۆمانەکە خۆت هەر بابەتێکە گرنگە ئەو بابەتانش کاتۆ تۆ بابەتەکان تەواوی بیر و هزری خۆت بەڵێ بە تەواوی بیرۆکەی خۆ زۆر باشە چواردەور ئەو کەسانێکی کتێبەکان خوێندۆتەوە بڵێ ئەوان بیرروڕایان چێ لەسەر کتێبەکەڵەن بەردەوام بە یاخۆدیتیان بەسامە وڵی زۆر مۆتیڤێشن ئەدەن بە من و هەروەها ئەڵێن کە حتا لە ئەوروپا و لە ئەمریکاشا چەند کەسێک خوێندوێتەوە بڕوان ناکەن کە یەکدانە کورد توانیوێتی شتێکی وا بنووسێت ئەڵێن بڕوان ناکەین وازانین کە ئەمە کەسێکی ئەمریکیە کەسێکی ئەوروپی نووسێتی ئەمە زۆر شتێکی شاز بووە بەلایەنەوە زۆر حەزەکەن کە من هەر بەردەوام لەسەری و خۆشم ئێستا خەریکم کتێبی دووەم ئەنووسم کەواتە کتێبی دووەم جیاوازە لەمە یاخود بە بڵێن بەشێکی تری ئەم کتێبێ و درێژە پێدەرێتی درێژە پێدەرێکی ینی بەشێکی تری ئەم کتێبەیە دووەمەکەی هەیە و لەوانەیە ئیشەڵڵا ئەگەڕین بێت سێمەکەیشی هەبێت چۆن خەیاڵەکانت کۆکەیتەوە کاگالی عادل خەیاڵەکانی من چۆن بڵێ کەسە سەرەتا یەکەم جار کە یەکەم ڕاستە ئەنووسم تۆزە قورسە کە دەست پێ ئەەکەی بەڵام ئیتر ئەو نەف بیر ئەەکەی تۆ بە ناو ڕۆژا و بە شەوە و بە لە هەموو کاتە من بیر ئەەکەمەوە کە چی بنووسم چی خۆشە چی باش نییە هێواشیواش خۆی خەیاڵات خۆی دێتە ناو مێشکتەوە هەروەها من بۆ نمونە ئەو کتێبم تایسە دەجار ڕڤیوم کردێتەوە شتێکم پێ بەغەڵەت بووە و شتوا بووە دووبارە هاتوومەتەوە پێش بڵاوکردنەوەی کەسی تر بە بڵێن یاوتە بە کەستر بخوێنێتەوە لە ڕووی وشە سازیەوە لە ڕووی مانای وشەکانەوە لە ڕووی ڕێخستنەوەی بە بڵێن دێڕەکانەوە هەموو ئەمانە بەڵێ یاوتە بە کەسێکی بەڵێ یاومە خوێندیاتە خوێن دیانەتەوە و زۆریش بەدڵیان بووە باشە جگەل لە نووسینی فانتازی و خەیاڵی و بابەتی ترسناک و شەڕ و ئەم بابەتانی کە هەیە چەنە لاوچە لە کارکتەری خۆتۆ زۆر دوور بێ بەڵام بابەتی تر بەنیازیت بنووسیت یاخود هەر لەسەر ئەم شێوازە بەردەوامە لەسەر ئەم شێوازە بەردەوام و هەروەها ئەمەوێ بابەتی ڕۆمانسیشی تۆدە زیاتر بابەتی ڕۆمانسی باشە کات هەر بە زمانی ئینگلیزیشە نووسیت یاخود وڵا هەر بە زمانی ئینگلیزی وەبزانم خوێنەرە کوردەکانە بە بەشەکەی ئەگەر هەوڵەکەی بابەتەکان وەرگێتە سەر وەرگێڕانیشی ئەەکەین لە داهاتوە کە بتوان هەموو چونکە بەڕاستی ئەمە بابەتێکی زۆر گرنگە کاگادر من زۆر کات هەیە لەگەڵ بەشێک لە میوانەکانم کە نووسەر و کەڵە نووسەرانی کوردیشن و جێی فەخریشن لە نێو ئەدەبیاتی کوردیا زۆر کاتێک گرفتی ئەوە هەیە ئەو کەوان بە زمانی کوردی ئەنووسن گرفتیەوەیە کە هەندێک کاتێ ئەو نووسینە جوانانە ناکرێتە سەر زمانێکی زوندی بۆ نەوەکو ئینگلیزی خڵی وەرگەرمان کەمە بەستۆ لەو ڕۆ باشە کە هەردوو بڵین زمانەکە زۆر بە باشی ئەزانی ئەو هەنگاوەش بۆ تۆ باشەکاری وەرگێران تەنانەت ئەگەر بکرێ بۆ کتێبەکانی خۆتکی بۆ زمانی کوردی ئینشاءڵڵا ناڵێم حەزەکەم ئەم کتێبە لە تەواوی دنیا بڵاو بێت و ناو ئاوازی کورد و کوردستان لە هەتاوای دنیا بیبیستن و زۆرتر بێت لە دنیا خۆشحاڵ بووم لەم بەشێ پرۆگرام لەگەڵ ماوەی گەر شتێکت ماوە فەر بوو سەلامەت بیا خۆڵایی شتێکی وام نەماوە بەس ئەوە ئەڵێم هیوادارم کە خەڵکەکەیش کە مرۆڤەکەم هەروەها چوزانە مەسئولەکان و کولەن هەموو ئەو بەڕێوبەرەکان یارمەتی هونەرمەندەکان بن ساپۆرتیان بکەن بۆ ئەوەی مۆتیڤێشنمان زۆرتر بێ ئێستا من ئەگەر کەسێک ساپۆرتم نەکات یا کەسێک یارمەتیم نەیە لەو ئیشەیە دڵم سار دەبێتەوە ناتوانم ئیتر بنووسم بۆ هیوایم کاری باش و کاری جوانتری بەڕێز ببینین سوپاس بۆ بەرەز عادل باخنووسەر کە لەم بەشێ پرۆگرام لەگەڵ ما بوو خۆش بێ